خوێندنەوەی بەیاننامەکەیانە لە 76مین ڕۆژی خۆپیشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن کە زیاتر لە 2 مانگە لەسەر شەقام و بەڕێپێوان دروشمەنە ڕەزایەتیەکان دەڵێنەوە. لە نوێترین هەنگاویان گۆڕینی ئاڕاستەی خۆپیشاندانەکانیان بوو لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەکانیان بۆ بەغدا. ئەوان دەڵێن بەغدا تاکە چارەسەری کێشەکانیانە و چیدی داواکانیان ئاڕاستەی حکوومەت و وەزارەتەکانی هەرێم ناکەن چونکە هیچ شەرعیەتێکی نەماوە. بەڵام لە کاتی چوونیان بۆ بەغدا لە بازگەکانی بەستنەوەی سنووری هەرێمی کوردستان بە عێراقەوە ڕێگری لە زیاتر لە 1000 مامۆستاکرا وەک خۆیان دەڵێن جارێکی تر مافەکانیان پێشێل کرایەوە. ئێمە کە هەمووان هاوڵاتی عێراقین بە هەرێمی کوردستانی شەوە نابێت لە بازگەکانە ڕێگەمان لێ بگیرێ بەڕاستی لەبەرەوە جیاوازی نییە کە لێرەوە بچم بۆ هەولێر یا لێرەوە بچم بۆ بەسڕە چونکە هاوڵاتی عێراقین بەڵام پلانێکی قێزەون ببۆیدا ئەو دەنگە ناڕازیە نەگاتە گۆڕەپانی تەحریر یا لە شەقامی عێراقیدا زیاتر بڵاو نەبێتەوە کە ئەم ستەمەی لە موچە خۆرانی هەرێمی کوردستان ناکرێ ئاشکرا نەبێت. من وەکو مامۆستایەکی وانەبێژ کە ماوەی 8 ساڵە مامۆستای وانەبێژم بەڕاستی مامۆستایان چینێکی مافخوراون یەکێک لە هەرە مافە سەرەتاییەکان کە ئەبوایە جێبەجێ بکرایە وەڵامدانەوەی وەزیری پەروەردەولایانی پەیوەندیدار بوو بەرامبەر بە مامۆستایان کە وەڵامێکیان بدایەتەوە لە کاتێکدا وەزیری پەروەردەولایانی پەیوەندیدار هیچ یەک لە داواکاریەکانی مامۆستایان هیچ یەک لە مافە سەرەتاییەکانی مامۆستایان کە داوا کراوە بە مامۆستایانی وانەبێژ بە مامۆستایانی میلاکیشەوە کە ئێمە وەڵام نەدراوینەتەوە لە پای چی و لە پێناوی چیا داوا لە مامۆستایان دەکەن بچنەوە هۆڵەکانی خوێندن. موچەخۆران و فەرمانبەران بەشێکی ترن لە بەردەوامی بایکۆت و دەربڕینی ناڕزایەتیەکانی دەستەی مامۆستایانی ناڕازی باز لە داواکردنی مافە سەرەتاییەکانیان دەکەن بە شێوازێکی ڕەوا و یاسایی. حکوومەتی هەرێم تۆمەتبار دەکەن بە یاساشکێنی و بێباکی بەرامبەر داواکانی خۆیان کە هاوڵاتی هەرێمێکن و حکوومەتەکەی بێدەنگ و بێوڵامە بۆیان. ئەم ڕاوەستانەی ئەمڕۆژ و ئەوەی دوێنێشکە ڕوویا سووربوون و بەردەوامی بوونی بایکۆت و ڕاگررتنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانی بەڕێزەوە کە ئێمە ئەیبینین بە تاقە هۆکار بۆ ڕاستکردنەوەی هەوڵەکانمان بۆ ئەوەی وا لە حکوومەتی هەرێمی کوردستان کەین بۆ لەمە دوا بە یاسایی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان بکە. ئەوە ئێمە نین یاساشکێنیەکەین ئەوە بەڵکو حکوومەتی هەرێمە یاساشکێنی کردووە. من نازانم ئەو هەموو بێ یاساییانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بە هاوڵاتیان ئەیکا لە بەرامبەر بە سەرجەمی موچەخۆرانە ئەیکا و بە تایبەتی تریش مامۆستایان یاسایی بوونەکەی لەکوایە. ئەمانە دوو بنەماڵن ئەتوانم بڵم لە سەرەتاوە بە ناوی کوردایەتیەوە وڵاتان دروستیان کردوون بۆ ئەوی کورد نەبێ بە هیچ بۆ ئەوی کە ئەمانە فشار بخەنە سەر عێراق ئەمان ئەو وڵاتانە دەستکەوتەکانی خۆیان لە عێراق بەرن و دوای پولێ بەمانەوە بێن. پیشەی کورد ئەتوانم بڵێم لەبەرەوە شۆڕژ نەبووە شۆڕشێکی یەکلاکەرەوە نەبووە کە بتوانێت گەلی کورد بگەێنێتە کەنارێکی ئارام. ئەمانە بەکارێنێ ناون کەیشیان پێیان نەماوە پولێکیان پێنان و ئاش بەتاڵیان پێکردوون. لە ناوەڕاستی مانگی ئەیلولی ئەمساڵ بەشێک لە دەستەی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی لە دادگای باڵای فیدراڵی عێراق سکاڵایەکی یاساییان دژی سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری دارایی تۆمار کرد سەبارەت بە دانەمەزراندن و پلەبەرز نەکردنەوە و قەرزە کەڵەکەبووەکانیان کە موچەی مانگانەی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمە. ئەمەش بووە بەشێک لە بایکۆت و ناڕزایەتیەکانیان بۆ بەشداریکردن لە یەکەم دانیشتنی دادگا و سازدانی خۆپیشاندان لە گۆڕەپانی تەحریر لە بەغدا ڕێگریان لێکرا. هەر لە هەمان ڕۆژدا لە ڕێگەی بەڕێوەبەری پەروەردەکانیانەوە داوا لە بەڕێوەبەر و یاریدەدەری خوێندنگەکان کرا بۆ دروستکردنی فشار لەسەر مامۆستایان و گەڕاندنەوەیان بۆ هۆڵەکانی خوێندن و شکاندنی بایکۆت. لە وەڵامی ئەم فشارەش مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕێپێوانێکی بەرفراوانیان ساز کرد و لە بەیاننامە هاوبەشەکەیاندا وەڵامی پەروەردەکان و وەزارەت و حکوومەتیان بە بایکۆت بەردەوامە و بەردەوام دەبێت دایەوە. چاوەڕوان مەحموود، شارپرێس، سلێمانی.